کەشوهەوا هێشتا تاریکە، بەرەبەرە بەرەو بەیان دەڕۆین بە هیوای پەیداکردنی ڕزقی ڕۆژێکی نوێ بۆ هێنانەدی ژیانێکی نوێ، هەندێکیش بۆ چێژوەرگرتن لە شاخ و گیا بەهاریەکان. بڕینی ڕێگایەکی چەندین کاتژمێری ڕۆ ڕۆژەڵات بۆ سەر سنوورەکان، بۆ سەر شاخە بەرزەکانی شایان و میشیا و ئەواڵانی سربەناحیەی گەرمکی قەزای پێنجوێن. ناوەناوە دیمەنی جوانی گوندەکان بەهاریان زیاتر ڕازاندووەتەوە، بەڵام فەرامۆشکردنی گوندەکان بە تایبەت نەبوونی خزمەتگوزاری ڕێگەوبان و هێڵەکانی پەیوەندیکردن و کارەبا مەترسی جدین بۆ سەر چۆڵکردنی زیاتریان. ئەی کەناڵی پەیامن برا ساڵە جارە دووجا بۆ ڕووناکەنەم چەمە ئەوە نی ئێستا ساڵی جارە ئەوە ڕووناکە بۆ کوێستان هاتوون یەم کاکە قسەیەکە باسێکە ئەم چەمەیە ئەم جادەیە ئەم چاوڵبوی ئەم حکومەتە شەق و شڕەیە وەڵا ڕاست جادەکەتان زۆر خراپە. ئاوە بام قسەی میشە بگاتەوێ ئەگەر ئێمە حکومەتمان بێ جادەشمان وانە بێ حکومەتمان بێ کارەباشمان وان نابێ ڕئیس و گوزەرایشمان بێ وڵاتیشمان ئاوان نابێ ئەم وڵاتە گوناح نییە شۆڵ بێ ها کابراکم تەنیا ماڵ ئەوە تقریبان چێنەکە ئەوە خانووەکەمە دەستم تێ ناچێت لەم وڵاتە خانوویەکەمەوە ئەمە جادەکەیە کوا عەرز و ئاو و کوا جادە و بان و کوا کارەبا و کوا خزمەتگوزاری وڵاتە. ژن و پیا و گەنج لەگەڵ گەشتنیان بە بناری شاخەکان ئیدی تۆشەبەرە بە خۆیانەوە دەبەستن و بەدەم گۆرانیەوە بە سنگی شاخەکاندا هەڵدەشاخێن. دوجار گەشتمە ناو شاخەکانی شایان، ئەو شوێنی کە زۆرێک لە خەڵکی لە شوێنە جیاوازەکانی بە تایبەتی دەشتی شارەزور و دەوروبەری سێسایەقەوە دێن بۆ ئێرە بۆ گیا کوردەواریەکان. من لەم بەرنامەیەدا لەگەڵم چەند گەنجەی شارەزور پێکەوە لەگەڵیان دەبم بۆی کە بزانم چی لە گیا کوردەواریەکان دەچێنەوە و لەگەڵ خۆیان دەیان هێننەوە. خەڵک بە خێزان و بە تاک و بە کۆمەڵ لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە هاتوون لە هەورامان و ڕانیە و پێنجوێن و گەرمیان و شارەزورەوە بۆ گیا بەهاریەکان و کەسیشیان بەدەستی بەتاڵ ناگەڕێنەوە. ئیدی یەکێک بۆ خواردنی خۆی و یەکێکی دیکەش بۆ فرۆشتن و پەیداکردنی بژێوی ژیان. چی تێناوە؟ قوربانی گیانوەڵا پیچک و ڕێواس و گیادوەخەڵ لەگەڵ منەیە. ئەس دەکەم کۆڵەکەت کەمە بچووکە خۆت ئەوەندە تێناوە؟ وەڵا پەلەمانە زوەڕووی لەبەرەوە کە خۆمان کەماناوە. لە سەعات چەندەوە لێرە؟ وەڵا لە تەقریبان سەعات 8 بوو هاتین درەنگ هاتین بەس خەڵکی زۆر لێ ئارەوەڵا خەڵکی زۆر لێیە؟ ئارەوەڵا خەڵک بە زۆری چییە؟ ئەم شاخانە چی؟ وەڵای بە زۆری ڕێواس و پیچک و مەنێ هەیەگرە ئێرە. ڕێواس و کنگر و پیچک و مەنێ و قارچێک بەرەکەتی سەرەکی بەهار و شاخەکانی کوردستانن. لە دوای گەڕانێکی چەند کاتژمێری بە شاخەکان و پڕکردنی توێشویان بە کۆمەڵ دێنەوە بۆ شوێنی دیاریکرا و دەست بە خواردنی نانی نیوەڕۆ دەکەن. هەندێکیشیان لە دوای نان جارێکی تر بە شاخەکاندا هەڵدەشاخنەوە. لە سەعات تقریبان چەندێوە هاتووم بەخوا دەوری پێنجونی و ئەو ناوم لە پێنجونی بەیانیوە لێرە لە پێنجونی تەمەنت چەندە؟ وەڵات تەمەنم تقریبان دەوری ئەچێ بۆ دەوری هەفتەش تەواو نابێت. یاخوا تەمەن درێژ و پڕبەرەکەت بێت تا کوێ ڕۆژیتە سەر؟ وەڵا تاوەکوونیا ڕۆژین تا چاو بڕێکا ڕۆژی ئێماشەڵە باش توانیوتە؟ ئەرێ وەڵا من هاتمە سەرەوە بە زۆر نەمتوانی بێت. توخوا هەرچەندە کۆڵەکەی خۆم کردم و هاتمە خوارەوە بەس تۆ باشتر لە من ڕۆشتوی. بەڵێ بەڵێ زوو بە شاخ و داخۆم شوێنە وەرە بەخوا قاچیشم داماوە یانیگینا باشتری. ئەرێ بەخوا ئەگەر قاچم وانێ وایە بەخوا ئەچوم لەوانەیە بڵێم بۆ دیو ئێرانیش هاتمە ئەوە لەوێ ماڵی مزەفەر بوو ماڵی مزەفەری حەمەستی خان. باشە دیەکەی چی ناو بوو؟ شایانی کۆن. شایانی کۆن. ئەرێ وەڵا ئێستا شایانی تازە لەکوێیە؟ ئێستا شایانی تازە ئەوەتە لە خوارەوەیە هات دوو ماڵەکەی گەیتێ لە نەرمەڵات دەرەچیت ئەوە شایانی تازەیە.
چەندێک ئێرە چۆڵ بووە دەمێکەیە چۆڵ بۆیت لەو کاتەوە حکومە داگرتوین چۆڵ بووە ئەودا نەکراوەتەوە ناوەڵا دەستەکانت خۆش بە حاجی ژار قوربان خۆش حاڵت کردی تەمەنە درێژ وڵای لە بەیانی و هاتوینەوە بۆ ئێرە تەمەەن هاتوین وتمان بڕێ ڕێوە سو پیچکە و ئەمانەیە بینویترەوە لەبەرا سەرکەوتین تا سەرەوە بازی پیشمانسم دیسان بۆ بەراگەڕان و بازی ڕێوەسمان کرد وردەوریتەوە خەڵکەوا بەو شێوە خەریکەونە بەڵامیان بۆ خۆمانوانی بەڵام خەڵکیش خەریکە لێرە کەنێت بۆ فرۆشتن لە خۆڵماڵ هاتوین وەڵا هاتوین بۆ ڕێواز و بۆ گیلاخێ بەڵێ باش ئەمانە بۆ خواردنی خۆتەنیان دەیفرۆشت وەڵا بۆ خواردن و بۆ فرۆشتن و ئەوەی ینی هەتانەکە کەسابەتی لەسەرەمە بێت ئارە وەڵا ژێوی ژیانی بەبێدا باشە لەخوا بە زیادێ ئەو خواردنانە چی لێکەن هەڵیان دەگرن بۆ زووسان ئەی کوڕێن وەری ئەگرین بۆ زووسان مرو و گیلاخە و پیچکەکەوە ناگرین والله هەلامە ئاس قنر گیلاخێ ڕێواز ناوی من تازە بیستوە ئێستا هەلامە چکە لە بەیانەوە کە لێرم کەس نەیوت بۆ هەلامە هاتووە دەیوا لەویا توش بووم باشێک بوو هێنام و هاتم ئەو هەلامەیە چۆنە خوڕێت والله لێ جنجنیەکەیت و ئەی کوڵێن و ئەمجار سووریەکەیتەوە ئەی خۆی بەهێلکەوە ئێمە ئێستا لە شاخەکانی پێنجوێنین ئەم شاخانەی پێنجوێن زۆرتر ئەو گیابارێنی کە تایە ڕێواسە کنگرە پیچکە گیادۆخەوایە لەگەڵ منێ تر ئەو کەسانت بە ئارزوی خۆیان هەر کەسێ ئارزوی خۆی ئارزی لە جۆرە گیایەکە مەسەلەی باتەوە هەیە بەس حەزی لە ڕێواز دەباتەوە زۆر بەو کەسانێکە هێنەی بنەوە زۆرتر بۆ فرۆشتنە بۆ بژێوی ژانیانە چونکە زۆر کەس بژێوی ژیانی لەسەر ئەم گیا بەهاریانەیە وەڵام ئەمە بەس بۆ ئینمێناوە من بۆ منەیە منەی پێ هەڵەکەن پێش خۆراوابوون ئیدی خەمی ڕۆشنەوە و گەشتنەوەیانە بۆ ئەوەی بگەنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان چونکە هەندێکیان ئەوە کار و کەسابەتیانە ڕۆژنا ڕۆژێک دەبێت بە شاخەکانی کوردستانەوە بن بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان. جەلال محەممەد تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ شاخەکانی پێنجوێن.